گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمەساتە بەسەرهاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە گەرمەساتە بەسەرهاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە سلام عليكم برادر لقل توما ورنا عليك السلام يا اخوة بخيرني بس من؟ بالله بزوي كل شيء جنابتم خود صاحب خاني مرحبا ماكي باشا هاتي امرو شني مانا امر دوا او تاسي والسيدة انا مانا كريتاني او بو مانجي شوارع مچا والله راسك قربان جان بس لسر ما موصى خود زاني باكم افلاسي كردوا كابرا خان كومبانيا راي كردوا تيجي بس شارك تتزقاجيري كورة توبو ما بيقلي لمولاتا كواد زجيري هاي نقبت ها حكمة لجني تشي كدوا بو قلت تزقا حتى جيرا يا مش بارك ولا تي قلنا تي تي لجنة لجنة كورة لمولاتا كلجنة جيري يعني دسي ليبشو كواتا بياني بوم تشولكن ها أخذت- سنك وس وات والله بقول نجي باوكا شلون او تشي احمد كردين ها اخذتهم لايش تشيبا شامبو ايش تشيبا ما لا بس هو نكد تجي فلاسونا الله نون جيان خذ زاني من توم خوشه بقول بو تصير خۆشەویستی چی سێدانە ساڵم چاوەڕێی تۆکەم اي بو ساق تو خذ زاني وضعي باوك او تبعنيش لخانوك درمانك انو قزارين یعنی ئێستا و کردووە بە نمونە بووی بەجێمبێڵی وایە انا بجي ونايا لما یعنی نایەتە داوام تو بص جولا من بقرا دەستم بەرە چیت ئەوێ لە بقول خو من توم خوشه من نمو تو چی نايا منە خۆشەوە وتم سیارە وتە ناتوانم وتم خانوو وتە ناتوانم وتم ئاڵتم وتە ناتوانم یەکشت ناتوانی تەواو لە ژیانە بڕۆ دەرەوە من تۆم ناوێ خوا حەفیز ده تو مرة بقول بانا أريك تو عيد نحكي أريك زميري أريك وجداني أريك أبو براوته أو صرفقي بۆ کاکەجان بۆ سەرفینەکە بەر دوکانەشم کەی مشکلی تۆیە ئەنجومەنیش گەڕەکی مراقبی شارەوانی تۆ قچێ بەسەر والله مراقبي شاراني وكارمتي حكومتهم بەڵێ داوای لێ بر دەکەم کاکەجان ئەوە گرتوانێ برا زانیم مراقبی شارەوانی بۆیە هاتووی بگرە ئەوە بگرە والله شيء درجيك تلم ولا بزم يشاك بس هو كما بۆ کاکەکەمە كما بخوات برەکەم لێ پڕی لا والله كما باوەڕ بێ زيادة لە بەیانە سبتاحم نەکردووە لا تو زيادة كم لا تو كما وردرو ها وردرو ئەوە جماعة باتنا يا خرامي سيرتنا وقدي والله خراس بس ظلم ورا بيشو طايقة طايقة ئەیدە باشە بە هەر تۆزی باوی شوفتەوە وەرە بیشە باشە دەست و قەج و حافیزێ باش بوو نەجاتم بوو لە دەست والله من تناقة معقولة وكان لا خموت وكارمة شهرين باري بيقردم حتى مخوابي ياقل صازم حش والله أمسر وجولاكي منو أم هيك اللي مكارمة دي أوتوها كوري يلا دي بقور عم باش تيجي شو دس فيها كم توبا تلفوني كم بو نونو جيا نونو كاكا تالا دس مدرنا شو فينا كده ألو نونو ئەلو بەڵێ فەرمو چیتەوێت شوني نونو جيان باشین پێم نەوتی وازمە بێنە فەرمو چیتەوێت نونو يكيشم دوزي ولا شقي أو صداي جوانية یا ئەڵڵا ئەم جارە چی ئیش
ئیشێکە والله ئیشی بەرتیل باشترینیشە دەی بەشکم بیکە ئیشەڵڵا ئەگیرەیت و لە کۆڵ منیش ئەبیتەوە نانەکە کوورە جیرانیشی کاکە جان 2 مانگی ترە بینی ئەمە داوات سیارە و مەزرعە و پیاسە و گەڕان بەدڵی خۆمان ئەها دوو مانگی تریەم بۆ سجم بۆلا و سەرفەتازێکیشە بوێنم بیرم ناچێت خواردنە بۆ تێەکە کوورە وانە بەخواتە تۆی بینی ئیشەڵڵا یم بۆ سجن لەوێ ئەو بینم دە باشە نونو دە تۆ باز دەمێ 2 مانگی تری بینی یاڵادی خواڕ نونو کوورە بەخوا باشترینیشە وەرە با بڕم دەست پێ بکەین کاکە بەخێر بێ چاو چی ئاواکەڵی کۆتری لێ بەرڵا بووە نانەکە کۆتن مێ بەڕان نەبوو کۆتریشی ڕۆحەکەم بەپێی بخچەکە و بێت حەمامەکە ئەم فەرعانە ئەوی تریانە ئەڵێ کاکەنجا حەمامی چی مناتون سێری ئەماکەم زۆر تەجاوزی کردووە ئەمە شارەوانی پێی بیزانێ زەین چەند خەرامات جاتووە قەچێ بەسەرەوە بێ زەحمەت کاکە مۆزەف شارەوانی بەڕاستە بەڵێ. یاخوا بەخێر بژیت، بێت بۆ بژیت. قسە ناکەیت بژیت. باچینە ژوور و فەر نایە مەشورۆ کاکە نەن ئەزانین چۆن خۆی و نەهاتمەتە پێشەوە دنیا گەرمە و دەوزە ئەکشێتە پێشەوە لەبەر سێبەرەکە بابچینە نایە مەشورۆ کاکە خەڵک سیرمانەکات خۆ بابچینە نایە مەشورۆ. یەتە ژوور بە قەبری باوکم بە قەبری عەبدولحەفیز یەتە ژوور عەبدولحەفیز چییە؟ باوکمە خۆحافیگە دەفەرمو فەرمو. بە قەبری باوکمە فەرمو. فەرمو ئەرێ ماڵاوێ ڕۆحم چۆن زای پەلەماری ئەمەوە چییە؟ برزەم تۆزێکوتم دەفەرمو فەرمو یاخوا بەخێر خانەکەمان خانێکی مختصە و ڕێک و پێک هێنە کەشەی چاک ئەزانی ئەمە زۆر تەجاوزاتوتە پێشەوە؟ برا جوانەکەم ئەوە ئیتر ڕەفەیە بۆی مشتەرەکان بیبێنێت تۆزی هێنامەتە پێشەوە نابێ یەکشتی با پێ بڵم جەماعەتی شارەوانی دایرم لەگەڵا بووە ئێستا 6 ملیۆن غەرامایە نەکرد قوربانە من باسی غەرامەمە کە من مچۆرکەم پێایەت ێ بەس هێنیش برادەرمە بەخوا هەر لە شارەوانی عەونی هەیە برادەرێکمە عەونی عەلی دوی پێڵێن جارجارێ 25,000 کێمێ ئەڕوا ئەزانی چی یەکشتێ با پێ بڵم من ئەوونی نیم پیاوێ پیاو بێ ئەبێ نەفسێتی بەرز بێ نابێ یەک ناو وەرگێ تێگەی نابێ بەرتیل وەرگێ عیب ناکەی ئەبێ ئینسان ئەبێ ئاوە ڕێک بێ ڕێک تێگەی ئەبێ ئاوە ڕێک بێ بین و قێنە ئەو تەبێت چی بوو؟ تۆ بین و قێنە ئەوە بیە بە پسکی تووشت بۆ مناڵەکان بی خەگیرفانە دەی ئاها ئێمە کوری نەبێ هاوکاری یەکە بین من مەمنونی تۆم طبعاً دەست و چاو خۆش بێت جایتر ئەگەر تۆش بڕۆی بۆی کە خەڵک نەمان بینێت احتیادیە نانە کاکە من تەواو نەبوو تۆ ماڵێکیشی هەیە لەولا وایە ئەوەش تەجاوزی کردووە ئەوەشتی زیاو داناوە خۆ بێ خەرامی ئەوەش بکری والله یعنی چی بکەم یعنی تێگەی ئەبێ ئینسان پێویست ناکەم بە علی عەونی دوو بڵێم نانا بە پێویست بۆ ناگە ئەبێ ئینسان لە دنیای خۆیان ڕێک بێ ڕێک ئەوەنە ڕێک بێ کاکە ڕێکی چی بێ وڵی چیم پیا کردو یامی تێ دینارم پێنەما لە جیاتەوە کاکە وعد بێت علاگەیە پسکی تو چ سوشتێ بۆ کۆکەمی بیبێت بۆ کاکە من کەناری چی بکەم بۆ منوسە و خۆم پێدەڵێ دەباش یەک دانە برنجی کوردیمان هەیە جوانە پورە دەرەجە یەک دێک دانە بۆ دانێ ئەمە جاخە بۆ دانێک 2 کیلۆ بۆ دانێن ئەمە 2 کیلۆ نانە 2 کیلۆ نا ئەی 2 دانە 16 کیلۆیی باوکەڕۆ باش تەواو زەیتانەیە زەیتمان هەیە دەرەجە یەک جوانە زەیتانە وڵاسییانێ بۆ دارن ئەمە سێ دانە نانە 3 دانە نا ئەی 3 کارتۆن سیانی کاکە کارتۆنی یەک دنیایتیایە نانە دو 3 کارتۆن بۆ دانێ لەوەش سێ کارتۆن هێلکەکەی کوردیە هێلکە هەمانە دەرە وەڵی مەسلحەیە مەسلحەیە زۆر باشیش نییە مشکلە نییە 10 دانەشمەوە بەدانێ ئەمە دەدانە دەدانە بەدان بیکەم بە 15 نانە مەبەستن 10 کارتۆنە باو کەڕم ده طبق. کورە کارتۆنی 24 طبقی تیا ئەی خۆین کاکەمی خوێنێمە خۆرەی ئەی نیتەوە نانە ناینێمە تۆ باش تەواو ئەی شامپۆ شامپۆ هەمانە وەڵا شامپۆ چییە شتی چاکە وەڵی ئەنواعمان هەیە تۆ کامی ئەوە دەوێت تەوێت کە کچەکە ئاوانە ڕسمەکە ئاوای کردووە ئەوەی کردووە جاوە حەیرانە تو نازانتە ڕسمەکەی وایە کاکە هەمانە لەوە لەوەمان هەیە لەوەش تقریبان کارتۆنی مۆدانێ باوکەڕ و کارتۆنی نوێجاخۆ کەفکام کوردستانم و داپۆشەیە کاکە من زوو چڵکنامە بێ زوو خۆم شوێ تۆش مۆدابنێ تەواو نازانم چی کەمان هەیە بۆم دانی وەڵی تر ئەوە تاشتەکان لەبەر چاوایە چامانەیە چا هەمانە بۆم خۆش بەڵێ تقریبان هەش کیسیشنەوە بۆدانێ چاخانە هەیە نەوەڵە چاخانە نیم تۆ چاخۆرم جگەرە کێشم تەواو
کاکە ڕۆنتان هەیە؟ بەڵێ ڕۆنمان هەیە 1 کیلۆیی 2 کیلۆیی 5 کیلۆیی 16 کیلۆیی وەڵی شانزەیەەکە شانزەیەکە ئەمە یەک تەنەکەی شانزە نان یەک تەنەکە ناکرێت دوانسییانێکم بۆ دانی کاکە 16 کیلۆی تایە کاکە تۆ قچین بەکارێنە برا آخر ڕۆڵە سێتەنەکە تۆ هەموو گەڕێکی پێچەورەکەی ڕحمەتی لێ بێ کاکە تۆ بینی ساقنێ وەڵە ئینتەلاکەن هەمووتان کاکە نایکەین دێت تۆ بۆم دانێ ئەمە سێتەنەکە تەوا بە ساقڵ تەواو کاکەژە دەی عەزیێت کەش ڕقەمەکەی خۆتم بۆ منسی بۆی زەخیرەکە بۆ بات ئەمە ڕقەمەکەم بۆ نووسیت بەڵام تخوا دوایی وەکو عونیە لە ڕقەمەکەم لە نووسیە نابابە باشە وا بزانن لە ماڵەوەیە باشە من زۆر بەخێر بێ بەستخوا ئەگە بکرێ پێش خۆم شتەکەم گاتەوە مەمنونە بە سەرچاو ئەگەوە سالن ڕێز دێ ئێمە بی یەکتر هاوکاری یەک بی طبعا بەتەشیت خۆشەویستە سەرچاو مەمنونم یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ یاخوا عەمرن نەمێنێ ئەوە چی کاکە؟ فەرموو کاکە ئەوە چیە دەڕێی؟ فەرموو. سلام علیکم. علیکم السلام. کاکە گیان ئێرە ساڵۆنی ژنانە چۆن خۆ دەکەی بە ژوورا بەبێ پرێس؟ نزان ساڵی نژنانە تو نازای من کەلمیش کارمەدی شارەوانیم کارمەدیکیوە؟ شارەوانیم بەخێر بێ بەخێر سەر چاو فەرموو. بژیت کە بردی کارەبەکەتانی شوێ؟ وڵای لێویایە فەرموو. فەرموو لەگەڵ ما باسی فەرموو. فەرموو کاکە ئەمەیە. ئەمەیە؟ بەڵێ. دەقەت خوا؟ ئەوە چیدان کردوویەوە؟ ئەوە خوشەکەمەوە کارەباکەش بۆ ئاوگەشتان سفر کردو چۆن شتی وا کردو؟ نانامە غەراماکە؟ لا فەرموو دەتو فەرموو بچینە ژوور فەرموو. نا فەرموو. فەرموو. بخێر بیاخە. زانیەوە چیدان کردو معقول نییە یعنی کارەباش و ئاوتان سفر کردوەوە. بەڵێ. لەو جەماعەتی شارەوانیم لەگەڵا باید دڵنیا بە لەو 5 میلیۆن غەراماکرا. نابێت. ئەوە ساڵی شکەشتان هەیە لەولا ئەوە سنتری جوانکاریەکە بەڵێ ئەویش هەماش سفرتان کردوەوە بەڵێ ناکری ناکری فەرموو سەرچای بەڕێزم ئێرە ساڵۆنەکەمە سنتری جوانکاریش بووە با لە سنتری جوانکاریەکە چی دێ من خزمەتە دەکەم ئەو سنتەری کە ئەو کارەباکەی سەفەر جوانکاریتان هەیە بەڵێ چی شتێکە نێوە لێت وەڵا ئیتر فیلەر بۆتۆکس ئیتر جوانکاریەکی ئامەکەی جوڵێ وای خۆ فسەتە ئازیێت نەبێ من ئەوەی ڕاستی بە باوکم بە تەمایە ژم بێنێ بۆ؟ وەڵی تۆزە دایکم ناشرینە ئەجا ئەگەر بکرێت تعدیلاتیشی بۆ بکەی مەمنونمە ها یەک دەقە ئەو ڕسمی دایکمە تۆزە ناشرین ئەرە وەڵا ئەجاگە تۆزێ جاوە چنی دێچێ لێزە وەڵا مبلەغەکەی بڵند چی نزیکی دەفتەرێکی تێچێ دەفتەرێ بەڵێ نانە قوربان وازیم بە باوکم ژنەکەی بێنە بەخوا میزوارەکەی تێچێژم بێنێ اینجا ئەڵێم ئێوە فیلەرەکەن بەڵێ فیلار بۆتۆکس هەموو شتێکی جوانکاریەکەی بەڵێ جا وەڵای وتم ئەگەر بکرێ فیلەر بۆ لێوی خۆمەکەم بەڵام بەشی سەرەوەی بەشی سەرەوەی بەڵێ لوت درێژە ئەزای لێوە چۆن دەرچێ ئەوە دەرچێ ناشرینە بێ ئەخدە وڵی دەچوو زامتی مشکلێ نیە ناچی تر دێم خزمەتی دەکەم ناتەواو هیچی کەم ناوی هیچی تر مەلوسانە بەخێر چیت بێ من خزمەتی دەکەم سەر دێمەوە ئینشاءالله سەرچای من بەخێر بێ ساڵۆنەکە خۆتە و سەنتەرەکەشمانە ئێوەیە من خزمەتتانەکەم سەرچاو یاخوا بەخێر بێ یاخوا سەرچاو گەڕۆ السلام عليكم هاي عليك السلام كاكا رش بخير بيسر تشاو كاكا مجانا مسجد كردو برا ما خدي زي اوراقش نبابه هو مخالفه كاكا رج زين شي اخوي كهرباء ضعيفه يقوى هنا ولا ساعتك بس الراس بس البوليس بوجه كاكا هو رجع هذه يارمتي ماي تجي يارمتي من بس هناك اخذ بغرامه بكيتو نتو غرامه نتوازو بينا والله تجيب كده او تشيك يا اخي ده تفنجا ديميا اما اشتكي بسيطه هر دوسور كما بخوا بيجا بشوار تو كم دي بس باور جو ايش كمان كاس كمان نيه بخوا دوسوري كزياكا ها كاكا ابا ساقم او صار باشا بقولوان جالبري اقاولي بها من لم خطا ايشكا اقال لي لا خطا ايشكي لم خطا ايشكا او خويا ما تشوفوا ماركتك يسروا او شهرين ايما يا بخالف شيء بسيط ما كدو اقال لي اوالي واش كدو انا والله كاتو واد شواري كوردرو بوشي انا تو شوار سوجي وردرو حزورت ها تفرق تجيب كده ها كاكا الرشا لا كاكا تلفونك ابو ده تبيك كاكا دور راسه ها ورد اما فنجايت لا ده تجيب كده زياكا اما حفتها بينج دفعت ما بقدر دانش الحكم دي اما الصاد باشا كاكا بس تخامت شبونا باشا اقاولي بك كاكا مخالفه لك يا لا تواتر
ئەوە ما کردووە تر چاپۆشی مالیەکە تاوەتر زیاشیکە مشکلە نییە دیتر دەباش بەساق ماڵە ئاوێ دەست و خۆش بێ زۆر سپاس ئای بەرتر چیمان پێەکەی ئەوە ڕسمەکان تۆ شەڵا بۆتانەکەمە ئەلبومێت جوان و دەستەکانە خۆش بێ زۆر سپاس عەزیزمانە زۆر مەمنونی بەخێر بێی چاو بەخێر بێ ئەرە برادر پێم بڵێ پرۆژەکانی برادەرسیتی خانی تاماوە قەزابی لە 50 دانەما خۆی مەفرۆش وەش دانەیەک مەویست بۆ ماڵی پورزاکە ئای بەستەر چاو ئەی بەستەر چاو ماڵی پورزای تۆ نون و گیان کورە من دڵم بۆ تۆیە زۆر سپاس دەکەم ئەڵێم نون و ئەگەر لێت و باوەڕ بە من ناکرد دڵەمەند بوو خان و مەشروع پڕۆژە سیارە دوو ڕۆژگە سەفەریشی پیاگەنا چۆنە بەلات ئەی چۆن خۆش بێ زۆر سپاس ئەی نون و گیان کورە من هەموو ژیانم بۆ تێ نون و گیان السلام عليكم. عليك السلام سەر چاوم بەخێر بێ بۆ پرۆژەی برادەرستی ئەمە تۆ بەڵێ من جەنابیشت ئەو کەسێک کە جاران بە تووڕێەوە لەگەڵ کرێچەکانە سڵاوە کرد منیش هەمان ئەو کەسەم کە جەنابەت بە تووڕێ و سڵاوە لێ کردم ئەمە بەچی بەچی جەنابەت چۆنت پیا کردو منیش ئاوا پێیان کرد من ئەمیز بم بە دۆستی هەژاران بەڵام هەر خۆت بووی واو لێ کردم بم بە دۆستی خوا پێداوە لەبەرەوە فەرمو ئێستا بۆ فێلاتویت نا دەبێتە دەڵە لەگەڵ من دڵنیان بۆ فێلاتویت لەبەر ئەوە کەسانی وەکو تۆ لە مەشروعی برادەرستی جێدا بێتەوە لەبەرەوە فەرمو سڵاو لێبێ بەڕێزم عەلەیکە سەلام بەخێر بێ زۆر سوپاس وەڵی هاتووم بە ڕەزامەندی خۆم بکوژم بمرم بەس مردنێکی جوان بۆ مردنی جوان ناشرینی بۆ هەیە چۆن نییە بەڕێزم چۆن مردنی ناشرین زۆرە ئێستا بۆ نمونە من نامەوێت لە داخی بێکارەبایی ڕەقمەوە نامەوێت لە داخی بێکارەبایی لە گەرما پسووتێم من نامەوێت کە مەعاش تەقیر بوو جەڵدەیەک لێممە من نامەوێت کەچوومە ماڵەوە مناڵەکان وتی با ببێنە پارە جلمان لە بەرانیە لە داخە یەک سەرسە لێم مات و ڕەپم کا من نامەوێت بچم لە بینایەکی حەوقاتەوە وەڵاوانم بێچووە مردنی ناشرین زۆرە بەڕێزم من نامەوێت کە فولم بۆ لێبات و شەڵب دوو فیژەک لێ پشتی گوێمەوە چۆن ئەمانە مردنی ناشرین من ئەمێ مردنێک بمرم یعنی کە ئەوە لەگەڵ خەوتم بەیانی هەستم سێ دەکەم لە دنیایەکی ترە مێ زۆر بەهێ منی بمرم چیتر؟ بەڕێزم مردنی خراپ زۆرە مردنی ناشرین زۆرە ئێستا بۆ نمونە معقولە من کچێکی نازک و نازدار بەم بەش و سبێنە زاوەکەم لێم هەستێتەوانێ دوو فیشە بنێ بەناو چاوانمە خۆی سەباوێتی من نامەوێت کە ڕقم لە نیشتیمان هەستا وڵاتەکە بەجێ بێڵم بچم لە بەحری ئیجەیە نیوەی پارەکەم خاچاقچی بیخۆین ئەوی تریشی تیمساح جابم خوات و دۆلفین و جەخۆ ئەمانە خۆی سەر ناوخۆن بەخوا پاک سەر دەتاشن اینجا قوترێن ئەو حوتانە زۆر خەتەرن مردنی ناشرین زۆرە بەخوا جای هۆڕنێک تۆزە قایبێ لەوانەیە دابزن 1000 جور شەقە تێڵن ئەمانە هەموو مردنی ناشرینن کاتە مردنێکی چۆن تەیە؟ من حەزەکەم مردنێکی جوان هەیە منانە یعنی کە نووسم بەیانی هەستام لە دنیایەکی ترابم سێ چوار پەپوو لە ئاوا شانیان گرتبم بەناو دەغڵ و دانێکار بمبەر و بمهێنن ئەو مردنەم زۆر حەزریە بە ڕەزامەندی خۆشمە قوربان زۆر باشە تۆزە پەلەشم بۆ بکەی مەمنونم چکە زۆر لەم ژیانە بێزارم باشە ئەی عەریزە ویاوە؟ عەریزەیەکی بۆ مردن عەریزەیەوێ؟ ئەی چۆن بۆ نازانی؟ وەڵا خۆم یەکەم جارە خۆم بمێنم توزانم باشە وەڵا 6 ڕەسمیەوێ
لەگەڵ تەسکەرەی نفوسی خۆت و ماڵ مناڵە بەڕێزم باشە من خۆم بە ڕەزامەندی خۆم لەم تەسکەر و شەڕەسمی بۆ چییە؟ من لافیتەم بۆ نانووسم. ئەوە کاکیگیان تۆ بەڕستنی خۆتە کوژی خۆ هەرۆ گاڵتەجاری نیە خۆت باشە تو تاوە. اینجا کارتی زانیاری و جوازی سەفەر. جوازی سەفەرێکی بە قوربان من تا تاسوجە زیاترم نەبینی جوازم بەردەر نەکردووە. باشە تاپۆی خانوشمە. زای تۆ زۆر خۆشی داوای لێبور نەکەم. ئەم لەگەر خانووی خۆم بووایە من بۆ خۆمە کوشت. بڕۆ قەناعەتە بێت تاکو ئێستا ساحێب خانەکەم دوو جار جەڵدەلیە و جاری هەندەمی هاتە ژێر گوێچکەی. بۆ؟ ئاخر هەر کرێکە پارەم نەبوو بیەمێت تاخیرە بوو کابراش هەر لەسەرەوە ئاژیە دوو جەڵدەلی یاخەری بوو خواریکە. باشە بەڕێزم ئێستا ئەمە ئەلیسەکە بنووسە. ئەزێر پێشی قەڵەمێکیش فەرموو. چی بنووسم؟ چکە من یەکەم جارە عەریزەی مردن بنووسم شێوازەکەی. زۆر باشە. من کە لە خوارەوە ناوم هاتووە. هاتووە؟ بە ڕەزامەندی خۆم. بەڵێ. ئەمەوێت. خۆمەکە بخەمە قەوسێکەوە؟ نەپێویست ناکە. خۆم بکوژم. خۆم بکوژم خوا لە بینی قەوسێکە ئەمە هەرۆسم داخم زۆر لە دڵایە. باوەکو تڕی بنگۆم بڕۆ. ئەی بە کاکەوە چییە؟ تۆزێ بە ئەدەبەوە قسە بکەوە چییە؟ داخم زۆر لە دڵایە. نابێ کاکەگیان تۆمە بەڕاستی خۆ دەکوژێ مەدایری کەس گری لێ ناکات کەم نەمرم. بەڵێ. اینجا دوای تەسفیەکردنی حسابات. حساباتی چی بە خۆم خۆم ئەمر بیتە حساباتی چی؟ قوربانگیانە بێ ئەستۆپاکی بێنی. حسابات ئەستۆپاشی. ئەستۆپاکی. ئەستۆپاشی. بێمنەتم چکە یەک بستی عەرز بەناو بۆنی یەک دینارم نییە حەیت ها؟ ئەمە خۆم ڕووی بابی خۆم ڕەشمی زۆر بێزارم لەم ژیانە زۆر. زۆر باشە. ئیمزایکە خێرا با بچم ببرم. کارگێڕی بۆ کاری پێویست. بۆ کارگێڕی قەبر گۆڵەکەنێت؟ نا بەڕێزمە و ئەو ژوورشتانی ئەبێ بچی هەموو تەواو بکەیت و ئینجای تۆ بۆ لای من. ئەمە هەر ئاوا بیم بۆ بناکەیتە فایلێکەوە؟ بۆ تۆ ئەوەش نەهێناوە؟ وەڵڵا کورە من لە ماڵەوە خواحافیزیشم نەکرد. ویستم وایە بکەم بە سوپرایز مردنەکە. بەڵێ. فەرموو. دەستێ خۆش بێت. ژوورەکان تەواو بکە و وەرەوە. من مەمنوونم. سەرچۆ. سڵاو لێ بێت. بەخێوی سەرچاو بەخێر بێخوا. بەڕێزم معاملەی مردنم هەیە. مردنێکی جوانجا ئەگەر بزانێت چی جەناتی ئیزایەکە بۆ بکەیت. بەڵێ. شیان ناخۆش بۆ بەجددی یانی من ئەمڕۆ نەجات بەبێ ئیشەڵا بەش تۆ زێر زوورێنم بۆ بکەیت. بەڕێزم ناو چی بوو؟ من ئەحمەد ڕەوف عەبدوڵڵا داش ئەلمەرحوم. کاکەوە چییە؟ وەڵڵاهی زای چونکە ئەمڕۆی ترەرم چەند سەعاتم ماوەتخوا لێم قبوڵکەن. وترە چگەڕێکێکم؟ لە قەبرستان هین ئەڵم قەبرستانی عەرەبی تۆ لە هین لە قولەرەی سیم چکە ئەمڕۆی تر ئەمرم دەمرم شەیما دەمرم. بەسە کاکەوە چییە؟ خۆران ئێرە بە چییە زانی تۆ؟ خۆی قسەکەی توێ بەت بەخوایت قبوڵی کە لێم چکەم چەند سەعاتم ماوە. ژماری موبایلێ؟ موبایل چاخۆ من کە من مردم خۆ لە قەبرە ناتوانم جواب بەمەوانێ. نۆرمالێکمان هەیە مەگەر بۆ ماڵەوەی بکەم بڵێ کاکە مێزەکەت ئەمری خوای کردووە. دڵم تەنگە وەکو ژماری خانۆکەتان؟ خانوم من هەر ڕۆژی لە شوێنێکم من کرێت چیم دادیجار بەخوا ساحێب خانەکەمان تا سێ چوار جار جەڵە لیاوە کە کرێ نەبوو بیەمێ. دەبەسە کاکە بەسە لێ تێگات ببوورە دەبەسە ئەرە دەبەسە منی ژەڵم دەبەسە بێدەنگ بە بەس تێبگەم تو چرکەچی یاری کرمەکەکەی خوشکی من دەلێ بەرەوە ئەوە چییە؟ ئەی تەڵقینم دایت و نازانم تۆزێک سەعاتە دەلێ بەرەوە دایخم هیچ ئیشی بۆ نەکەم؟ نا هەر بزانە خۆ من هیچم لەسەر نەم چکە من دینارێکم پێ نییە. ئۆ چییە؟ تۆ پشگیری بۆ یەکێ کردووە؟
کەفیلی کوڕێکی برازان بووم هی سلفەی زەواز بوو بەڵێ 5 ملیۆنە ئەی لەو 5 ملیۆنە تا ئەچە چەندیا توخواتوانی نووسراوە هیچی نێوە ها هیچی نێوە ئەو کەڕۆجا ئەجا من ناقم چی خۆش نێراخۆ من نەمێناوە نابێ بەڕێزم چکە معاملەکە و ئەوەستێت هیچ کارێکە بۆ ناکرێ هەتا ئەو 5 ملیۆنە دەفع نەکەیت جا بە خەبری باوکم مەگە بچم قەرزی بۆ بکەم وەڵا بەڕێزم خۆ دەیزانی پەیوەندی بە خۆتەوەیە ئێمە ناتوانین بزانمە قەرزی بۆ بکەم ئەمڕۆ هەر ئەبێ بمرم ئەگە قەرزی دنیام کردووە عەزیەتەی کێشان فەرموو شەیما دەمرم بڕۆ دی بڕۆ بەدایی ئەمڕۆ دەمرم کاکە سەلام ئەوە چییە؟ حکومەت ئەلەو حکومەت برا حکومەتی چی حکومەت نووسووە کاکە برام چاوەکەم ئەمە یەکەم جار بە مڕاجع مۆزەف خەبەرگاتەوە عفو بۆ برا نەنە بورای احتیاطی بخەون بۆ خۆتا کوڕیەڵە کێ بە کێ دەی ئەمە تا کورە تا لە خۆت ساحیلێ وڵێ تەواوە دەی وەستێک بۆکەم باو کەڕە وەستم بۆکەی هەندیس هەنە تەنی ژوورەکەی خۆم لە حسابات ئەوانە لێرە بن خۆ بەرمی داوە ناخەینە بخەوەرە بە ساحەوە ئەسەر رحمەت لێبێ ئەمرم نەمێنێ على شيء؟ السلام عليكم. عليك السلام بخير بك. ماشي بقربان. سلام فرمو. طبعا نجات بزانة نجات؟ انا والله مردم بقران لا. باشا دس الخوش. الروح مدرت شو امره. زين لك اليوم باشا. هميم توكل خش. بلا خوشم داخليكم. انا والله قربان داخليكم بعد نجات بيت. اي اول رحمه الله. امش دائما تمام. او دس تمام؟ لا توالي شيء. شي تو بقربان مردم والله بقران من هالروح مدرت وانا هاتو شلون كيف؟ والله جان يكشتي بتوك باوا. تي ماوا. يبغى دايري سير وجيم. اول شو برا. حتى بشتي كمان بيش كريب بشتي كمان اشيل بيك. دبا كويس يعرف وعشرة. شلون؟ يعرف وعشرة. زوز باس. شاني دبرة. كلام تقسيم كم. دشا هاتون بۆم ئیسپاتکەی بزانم بۆ ئەتەوێ خۆ بکوشیش قوربان منێکی بابای فەقیر نهێنیم لەکوێ وەڵاوی لە دڵمایە لەسەر زمان و لەسەر دەستمایە بەسەر و چاو تا دیارە کە ڕقی لەم حکومەتەیە ئەلەر بۆ قەزابی گەورم زەلام هەیە ڕقی لەم حکومەتە بێ حکومەتێکی ڕێک و پێیەک جوان بە ناموسم ئەمریکاشی ناگاتێ حکومەتێک هەموو مانگێن لە کاتی خۆیان دوو مەعاشە باتێ ئەوە تا مۆلدەکان هەموو زەرەریان کرد هەموو پێچاوە کاربەوە 24 ساعات ئەم ئاوە جوانە هەموو ڕۆژێ هەیە بۆ تەنکیایەتە خوار و کەس تەوافە نابەستێ ئەڵێ چاوی قەرژاڵە ڕەوە نەجوانە ئەوە گرێبەستەکانە هەر هەمووی تەعین بووە ئەوە تا بۆ کرێکی هەیە لەم شارەیە هەمووی خانی خۆیەتی ئاخرشت پێم وابوو دیێنە پێرێ بوو ئەم وانە بێژەکان هەر هەمویان تەعین کرد وەڵا بژی حکوومەت ئەوە من بۆ ئیمزاکەم بەڵام دوای خۆ یەک نامە بەجێ بێڵی شەقشەقێنی ئەم ناوە پێەکەم قوربان من بە زیینوی نامەمە خوێنێت و تا بە مردووی حیسابم بۆ بکرێت سڵاو بە ڕێزەکەم عليك السلام هاتیتەوە؟ وای مردم هەر هەموویم تەواو کرد هیلاک بووی؟ وەرە وەڵڵا کاکە هاتم یەک عەریزە و یەک لاپەڕە و ماشەڵڵا بوو بە 50 ئاخر دەی تۆمی وەیە بگێ بە نەتیجەکەی خۆوە نییە؟ من زۆر مرتاحم چکە ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر هێمنانە و جوانە نامرم زۆر باشە ئەمە کارەبا زۆر باشە ئەڵێ هەمووی ما مش ئاو هەمووی مەزبووتە زۆر باشە ئەمەش مە سولفەیە بەڵێ ئەوە سلفەی هاوسەرگیری بوو ئەوەش تەواو کرد زۆر باشە کەفیلی زەلامێ بوو ئەویشم نەجاتە ئارە وەڵڵا هەمووی تەواو سەیری مەکە هەمووی ئیمزاکە ئەمەش دایرەی مرور لێ منەتم ئەمە باشە ئەمەش کلیتاوانەش زۆر باشە ئافرەم ئەی چی بکەم بەخوا تایاشە بەردەمی ماڵەکەمان دڵە باشە ئەمەش
خۆڵ و خاشاکی شتەوە هەمووی یەک دیار نەماوە پاریان پێ نێشتم ئەمە شتەوەوە زۆر باشە ئەمە هەمووی تەواوە هەمووی مەزبوطە من پێ ناڵێم بەس یەک شت ماوە چی ماوە باوکم ژینگە پارەی ژینگە ئەو تۆ ڕابی نا بۆچی ڕابێرم ئی بابە من ئەمرم خۆم ئەکوژم ژینگە بۆ پارێ ژینگە بەم ئەی بۆ تۆ بە گاڵتەیە زانی حکومەت ئەم هەموو باخچە و دار و گوڵ و شتەی داناوە و بە ئارامی تایە ئەژی نابێ پارەکەی بەی وەرە بەڕێزەکەم ژینگەیەکی وشتێکی من ئەمرم یعنی حکومەت وای لێ هات ژینگەیەکی جوانی بۆ فەرهاد کرد و حکومەت وای لێ هاتی کاکە بەڕێز چی بوو وچارە نەمری بۆ خاتری خوا ئەلو ئاخێرا دوعام بڕم بۆ بێرە خێرە کاکە بۆ خاتری خوا جارێ نەمری پارەی ژینگە برایەوە دێ خێرا وەرن وەرە وەختی سڵاو لێ بزانێکە ماوە خێرە دەی بیچوونەنە چی مردووە بەخوا پارەکەی لە ئێوەزانم دکتۆر ئێمە چی بکەین مردووە چی مردووە ئەی هاوار پارەی ژینگەی لێە های چێ مێنەوە بۆ کریاکاری کاکە تۆ 2 ساعتە لێ ئەمزانەیە بیتە ژیرۆکاشێکە بۆ من نەمردوم نەمردووی هەسە دەی کاکە کاشانە بەرە ژیرۆوانە باشە بە قوربان باشە هەسە دەی کاکە دەی تۆ بڕۆ باشە بەسەر چاو بڕۆ ڕوندەی هەسە دەی لەبەر چامە کاشێ بەرە هەسە تۆ بڕۆ حرەکەت لە من بەرەکە بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا ومرايا يا مالي عثمانة فرتنا ومرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه الرجل تاعي وردي ارجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي يا مالي عثمانة فرتنا ومرايا يا مالي عثمانة فرتنا ومرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه روشنا هلا والله لا يهيني وأمتيك توكا حياتي جاخو من وابا عني وعالم شدو أخواتي خوش السلام عليكم سلام الله بخير جيران شلوني؟ بخير بيني يا ودي يعني شمنا بيبرمتو عنا وريد عيشة شي جا ما جانا قبل تقصى خوش هذا وفشان طبعا لا رزق قلتي شي؟ لا مقصي خوش ما بوكي هذا بخير جا يا بزاني بلا خليك تشوري لي هذا الشيء لبر عثمان نبي الشقشقيني أما لو فيها لا الرزمة هذا بخير جا تقصي خوش ما بوكي أما بلا كرم عقد مجالي بجاجاقسي خوش تابوك باش لاس فاستك هي شي تاني هي خوش يعني خوش يتري زور خوش هوا وقتي خوي خۆمان یعنی کورد و حکومەتی بەغا تەواو نەبوو کاکە یەک بەزم بوو بلا وەفتە ڕۆی وەفتە هات وەفتە ڕۆی وەفتە هات منیش ئەو دڵم خەریک بوو شەقێ بن هیچیان بۆ کورد نا ڕاستەکەی شەقە بە وەڵای منیجە چۆنێ بوو خۆم گیانە برادەران هاتم کاکە جامە وەزعەکە ئەوانەیە خەڵک تەواو بێزار بووە بۆ خاڵە بەکردنانێرن وەڵا خاڵە بەکرد لە تۆ باشترمان دەست ناکرد کاکە خاڵە بەکریش پۆزی لێ وەڵای منیان نار بوو ئەوێ کەچوو بوو ئەوێ شوێنێکی لێ بوو پیانەوە قەسرن ئەبێزە قەسر سپیە بیناسپیەکەیان لەوەدا ئیترمە جەماعەتی سەدام هەموو قواتە وەڵام منیش خۆم پیا کرد بەجلی کوردیەوە هەمووی ئاوا سێریە کرد بەجلی کوردیەوە هازی ڕەشم کرد بوو بلەوتم نەوەکو تێم هەڵەنە ڕاستە وڵاتی کاکە بەخێر بێت وتم نیژەم لەولای ماچکت وەڵامێ گەورەکە تا بمکانی سیدە ڕێی سەدام وتم ئەی قەنجە کارە وەڵا من بە نوێنەری کورد هاتوو وەڵا چوومە ژوورێ خوا هەڵناگری احتیرامی لێ گرتم و قاوەیەکی بۆ بام کردم وتی چی وێت وڵا کێشەمانێ کاکە نەمەعاشێ نە نەوتێ نە هیچ شتێ هەیە کێشەی کوردیش بەشکم هەل بکەیت بە کوردی قسەی کرد؟ ئایتر وەکو من ئاوا قسەیە کرد تە بەعزە جارێکی جەوەی کرد بە عەرەبی و ساڕ و دەلەل و بەعێنی و ئەم شتانەیەوە وا هەڵناگری احتیرامێکی باسی لە من کرد منیش احتیرامم لەو کرد وەڵایتر کاکە لەو خۆیان بەزیابێ لە دوای ئەوەی کە من لە باتی وەفتەکان چووم و هاتبوو لە خوا بەزیابێسە کێشە نەماوە
وڵا دەڵێ شامی شەریفە مەعاش لە جێی خۆیەتی هەموو شتێ مەزبوط عشب بالله ڕاستەکەی حلبووە کورەوەکەی حلبوونە خاڵە بەکردیان بۆ کوای گەشتی کردووە عەرەب حلبووە ئەو نییە ساوە وەسعەکە نایبین گۆرەوە زەعایبی نییە کوڕمەوە تا هەموو مانگی لە کاتی خۆیان لێوە مەعاشە کورە خاڵە بەکردیان حەقمان چێ بەسەر عەرەب ئەمە کوردی کێشەی خۆمانەڵێ کوڕم ئەزانم کوردین بەڵامیە بەڵێ بە کێشەی خەڵکەوە مەشغوڵین خەریکی کێشەی خۆمان نین کێشەی خەڵک بە هەفتەیە حەلەکەی بەخوا خاڵە بەگەڵ ڕێز و حورمەت مەقسەکانە ڕێی تێناچێت بۆ یعنی درۆکە یاخوا داوە خەتای منە دانیشتوم ئەمە چیوەهی مەزدانیشە بەسەری عوسیلە ناڕێ هیچ سەری عوسیلم خواست عوسیل بخۆم چکە عوسیلم خۆشەوێ ئەوە لەبەر ئەو دانیشتومە یەک دانەیتر تووسەری خاڵە بەکرد بەس یەک دانە زیاتر ناجێڕ وعد ئەوە ساڵی چەندە ساڵە کۆنەکانە ئەزان تۆر کۆنەکان تەلەبەی جامیعەن شارستۆن ئامنە لا جان ئالێدا بەلا ئەم یەخەیمان نییە ئەو باڵی کۆتر ئاوایە کە ڕەشەبا بووە خەریب گۆفر لەم ئەزمەڕە داوەت بووی ئەم ئەزمەڕی حاڵی حاسی خۆبن کاکە گۆشتیان داناوە لەم سەر بوو ئەو سەر ئەم بەرخە جوانە ئەم دووگە ئاو پلپل پێوەی کە دەستمان کرد بە برژانن ویسمان بیخۆین و 12 شێرمان بۆ ها 12 شێر ئەوە سەبریشێنە والله لوتم حساسية بدرو يعني من درو لا خۆمە و نەخۆشیەمە ئەدەب نەبی ها خاڵە بەکرد چۆنە ماوی ئەو جاوەمانە کچەکەم یەکسەر خەبەرم بۆ خاڵە بەگەر قسێکم طبعا عاجز نابی داخێر فەر بوو کورە خەوی سیسی وڵایەتی و ژیرانە و زای چۆن خۆرزگاکی تۆزی ئەدەبەت تیاوێ با شەقشەقێنێ پێنەکە هەی ناتەواوی شەلوچێ باشە ڕوسمان وەرە کاکە وەرە ئەوە باشە بەکرزریکەی لێ هەستا کامتان بە ناخێری جاتان گاستان لێگرتووە ئەخر باوزەجان گازی جوستیشی معقولە لە 6 دانە شێرم باتوە بەخوا شت 12 بوو نەک 6 شێر بەڵێ لەکوێ عالەم ئەزمەڕە ئەزانین چۆن بکرد ئەگەر زاوام نەبوو تا یەک کەلم لێ ئەم بورانیتەوە بابا خۆی مناڵەکان مشتە کردەوە درۆی بۆیانەکەی عوسمان جا کاکە من لە خەوما بوو بەساقم خۆ بەڕاستی نا گورە بابە سبێنەمە داوای شێرم لێکە وازبێ کاکە مناڵەکان بەشە نازانی چی عوسمان جا من تاوا بێزار بووم دەهی بووم لە ماڵە کاکە ئەوە بڵێ بەلێ یاڵە با بڕین بۆ دەوام یاڵا چییە خوشکم بۆ کوێ ئەچین بۆ دەوام من و بەکر ئەی من تۆ چی ئەرێ هیچ دەوەرن بم خۆن و شێرەکانی بەکردەی دەوەرن هەمەسن ها والله ئێستا پێم بڵێ سەعات چەند؟ 2:30 ئەمە قسەیە دەتەوە بڕۆ بەکرد با بڕێ دێخوا حافیسە چییە هیچ هەیە؟ ئەی بۆ سیر مەکەن هیچ وەڵا جۆ بگرن ئەچم تەراشێکەکەم جۆم لە دەنگتان نەبێت چیراش تا باش تا باش ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخم ئەوە پێمەڵە چی بەس گوێم لە سەعات 2:30 بوو تر نازانم دەی بە ناموسم ئەوە ئەو ئافرەتەی سەعات 2:30 بەنیان دەبێ بۆ ئێرە کەواتە پلانێکی زۆر تایبەتان بۆ دانا کورە تۆ چی دەبێنە ماچ ئەوە چی و پیلانانە چی بکەین دەم بۆ سەبا پێیان بێتەوە تەواو زەیتەکە بڕژن چونکە سەباوکە مەشغوڵە زۆر ئەوە دەکۆ زیتەکەم بەری بۆست دەبکرێنەوە سەیکە وایە ڕژی ئەوەی لەسەری بڕوا خلیسکێ لەبە یەک ئەوە چیە بلە بۆشە وەرە بە حەڵە حەسەری بەنجەم بەسەری ڕۆشم خۆ ئەگەلی قاچ بشکە جۆ بگەیت وا ڕشتومە مێر و لێژە سەری خلیسکێ ئافەرم یەکشتان نەبێ باشە یا الله خوایە ماشەڵڵا لە ئەولایەکانم ماشەڵڵا لە عەزیزت ئەوا بێدەنگەڵێ لە پۆلا ڕاوەستاوە ماشەڵڵاتان لێبێت ماشەڵڵا لە عەزیزم هیچ کەت نێکتان نەناوەتەوە ئاوا ڕێک و پێکرد باشە من دایمە ئێوەم هەر خۆشویست قوربانم ڕێزوانەکەم مەقوربانم کچە نازدارەکەم چاوە پێم لە تۆزە خۆدانێ ڕۆڵە خۆپەیژەیەکم لەکوێ بوو جۆ بگرن مادەم ئاوا عاقڵ ڕێک و پێکەن جا ڕۆحەکەم من ئیشێکی زەڕورم بۆ هاتوتە پێشەوە تا دەرەوە ناڕووی بەخوا وانێ باوکە بۆ کوڕم بوو نییە ناڕۆ زوویەمەوە باوکە ئەزانی چی ئێمە زۆرە ترسی کورە ئاسیا لێرە نیەکان بەکیشتەوە تۆش بەچێمان مێڵە وەرە کچی من لە چیە ترسیەوە تا شێرێک لە ماڵەکەیە جێریی تۆ چی نەتو داودێ وا شێرەکەم
ئەرێ تۆ گەڕەشێک ئەوە چیتانێ ئەوە چی یەک گەڕەک زەلالەتێکی بەدەستۆیسە بۆ لە مالێت کاتەسی شانسی من بابە زوویە پۆرە ئاڕۆ پۆرە بارە ئەمش بەزمەکانی تۆم باقی ئەو قورعانە عوسمان زەیە بوو ئێمە تەڵەمان بۆ ئافرەتەکەتان لەگەڵ چ عوسەتێکە و گەرمە ساتە بەزمە ساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە بەسەر هاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە ساتە